ساتی ناشتنیە و سێ هاوڵاتیەیە شەوی ڕابردوو لە ڕووداوێکی تەموو مژاویدا لە ناوچەیەکی دوورەدەستی گوندی شەوگێڕی ناوچەی شێخ بزێنی ناحەی شوان لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوە بوونە قوربانی. ئەم سێ هاوڵاتیە دوانیان بران و ئەوی تریان ئامۆزایانە بە وتەی کەسوکارەکەی. بە چەند ساتێک پێش خۆر ئاوابوون چوون بە دوای ئاسەواری لە ناوچوونی چەند ئاژەڵێکیان بگەڕێن، بەڵام دوای بەهۆی داخستنی موبایلەکانیان گومانیان لا دروست بووە. چوونەتە شوێنی ڕووداوەکە. ئەوان وەکو خۆیان دەڵێن هیچ کێشەیەکی کۆمەڵایەتیان لەگەڵ کەس نەبووە و گومان دەکەن داعەشە و کارەی ئەنجامدا بێت. 4-5 ڕۆژ پێش ئێستا 4 وراغمان گوڕ خواردوێتی. ئەم مندارانەش وەڵڵاهی پیانم گوت کوڕم مەسن من خۆم لەم هەرێتەوە دەڕۆم پارێزگارێکیانەکەم و ئاگادارێشەکەم ئەوەندە ڕۆیوە ئاگام لێ نەبووە لە دوای منەوە ڕاد ڕۆیون لە تورکیەوە سەرکەوتونە کە گەیشتونەتە سەرکەلەکە لەوێنانە تووشی ئەو بەرایە بوونەوە ئەو مسیبەتە بوونە و بەدیلیش گرتویانیانە لەبەرەوەی لە ناو سیارەکە دەرنەچوونە هەندێک برێکە کەشی ڕاکێشاوە نەیتوانیەوە لیانداوە بەگوڵ لە لیانداوە و قاپەکە کرابەوە بەس دەرنەچوو بوو نەدی بوو ئەی بەدی و سەکناک بەرەوە بوو کەوتووەکە لیاندا بوو. وەڵڵاهی گوبانمان ئیلا لە ئەو خۆفرۆشانە نەبێت گومانمان لە هیچ کەسێک نییە لە تایەفە لە منتیقە لە هیچ ئەردێک هیچ کێشەیەکمان نییە لەگەر هیچ کەسێک. ئیشەڵڵا بەس خوا سوڕی هەرە مارێ و چینێکی ئەم خۆفرۆشانن کە لەم ئەیتر لە بان سارەیەوە و بە دەعاشەوە و بە سارەیە و چی تایە و تیای نییە دەستی ئەوانە دەستی هیچ کەسێکە نییە. وەڵی هیچ زانیاریەک نیە هەتا ئێستا ئللا شوبهەمان ئللا بۆ داعاش دەچێت بۆ شوبهەمان بۆ هیچ شتێکیکە نیە لەبەر ئەوەی سیارەکان ڕاگرتووە کە ڕایان گرتووە قاپیشی دای ساقشی کردوتەوە بۆ ئەوەی داببەزێ هەندێک برێکەشی ڕاشامە بەڵگەیەک ئاخا ئەگە تو لە ڕۆیشتن بێ سیارە هەندێک برێکران ناچێ یان سوکانەکەی بەلایەکا دەڕوە بەس هیچ شتێکی نەبووە سیارەکەی ڕاگرتو هەندێک برێکی ڕاشاوە دوانەکەی کەش لە پشتەوە بوونە ناو بۆ دیەکە بوونە هەر لەوێ کە ناو بۆ دیەکە بوونێتتر کە کوشتویانیانە سەنەوەکەیان وەرگتووە موبایلەکانیان دەرکردووە سیمکارتەکانیان لەگە خۆیان بردو موبایلەکانیان فرێدا بوو. ڕووداوەکە لە ڕێی تەقەکردنەوە ئەنجام دراوە و دوای کوشتنیان تەرمەکانیشیان سووتێنراوە. لێ کۆڵینەوە لە ڕووداوەکە دەستی پێ کردووە. فەرماندەیەکی پێشمەرگەش دەڵێت بە دوای ئەنجامدەرانی ئەو کارەوەین تا ئێستاش هەستمان بە جموجۆڵی داعش لەو سنوورە نەکردووە. جموجۆڵێکی بەچەمیرا و نەبینراوە لە سنوورەکەیە بەڵام بەس بە قسە و خەڵک مەسەرەن ئەڵێن لەواچێتە لە سنوورەکە هەبێ بەڵام وەکو بینین کەس تاسە ناتوە خەبەر ئێمەش پێم خەبەرمان بداتێ بڵێ لە سنوورەکە داعشمان بینی و یانە خۆشتی چوان بینیوە ئێمە لە هەموو کاتێکە پێشمەرەکانمان و ئەو هاوڵاتیانی هاوکاری یەکترینە لە هەموو حاڵەتەکانە ڕێبایەکان تۆکمەن و هێزی پێش خەڵکەکەشە چەکدارە و خەڵکێکی بێچەکدین و سنوورەکی ئازاد کراوە ئەم حاڵەتەش کە ڕوویداوە لەسە لە لێکۆڵینەوە ئینشاءڵڵا بزانین سەرەدایەک دەستکەوتەوە ئەی ڕەکە شێماڵی شوێنەکەشمان کردو هیچ شتێک دەست نەبیدراوە بەچاو بەڵام دیارە ئەمە دەزڕێژ گولیان لێکراوە لەلایەن چەند کەسێکی نەناسراوە سیارەکان گڕی گرتووە لە ئەنجامە سوتاون و سێر یەکیان پێشمەرگی ئێمە و دوانیشیان یەکیان برایەت یەکیان ئامۆزای شەهیدەکە. ڕووداوێکی لەو جۆرە بەلای دانیشتوانی ئەو سنوورەوە نامۆیە. ئەوان جگە لە داعش گومانیان بۆ کەسی دیکە ناچێت بتوانێت کارێکی لەو جۆرە ئەنجام بدات. هەر بۆیە هیوا دەخوازن هێزە ئەمنیەکان بە زووترین کات بگەن ئەنجامی لێ کۆڵینەوەکان و ئەنجامدەرانی ئەو کارە بدۆزنەوە و خەڵکی ئەو ناوچەیەش لە دڵە ڕاوکێ ڕزگار بکەن. ئەگەرچی تاکو یەسە هێزە ئەمنیەکان نەگەشتون بە هیچ ئەنجامێک لە سەر ڕووداوەکە بەڵام کەسوکاری قوربانیەکان و خەڵکی ناوچەکە دەڵێن جموجۆڵی چەکدارانی داعش لەم سنوورە هەیە و ئەوان کارەکەیان ئەنجام داوە لەبەرەوەی ئەو ناوچەی کە ڕووداوەکە لێ ڕووداوە بۆشایی ئەمنیە دەکەوێتە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقی چونکە داعش سوودی لەو بۆشایە ئەمنیانە وەرگرتووە کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە ناوچە جێناکۆکەکان دروست بووە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام ناوچەی شێخ بزێنی.